بەڵێ سەوسان زۆر سپاس سەوسان سلااوان لەبێ ئەم کاتتان باش ئێمە ئێستا لە یەکێکین لە شوێنە بازرگانیەکان لە ناوسەنتەری دانیایین لێرە ماوەی دوو ڕۆژە هونەرمەند نەرمین مستەفا پێشانگایەکی تایبەتی کارە شێوەکاریەکانی خۆی لەم سەنتەرەدا کردوتەوە خۆشبەختانە کارەکان لێرە ئەمێنەوە بەردەوامیان ئەبێ ئەم تابلۆیانە و بینینی تابلۆ شێوەکاریەکانی ئەم هونەرمەندە بەڕێز نەرمین مستەفا لەگەڵم ئامادەیە گفتوگۆیەک دەربارەی ئەم پێشانگا و تابلۆ هونەریەکانی لەگەڵا ئەنجام دەدەین. سلااو ئەم کاتت بعد نەرمین خان بە ئەرێک نەبێ بفەرمی تێرە زۆر سپاس دەکەم نەرمین خان دوای ساڵانێکی زۆر لە دابڕان چۆن بڕیارتدا پێشانگەیەکی تایبەت بەکارە هونەریەکانی خۆت بکەیتەوە جارێکی تر پێم وایە ئەمە قسە زۆر هەڵەگرێ ئەم کارانەی لێرە پیشانی راون پرۆژەیەکە کە لە ساڵی 2023 ئەنجام درراوە ئەم پرۆژەیە بە سپۆنسەری کۆمپانیای نەجمەدینە ئەم پرۆژەیە نزیکی 200 تابلۆیە کە هەندێکی لێرە نمایش کراوە و هەندێکی لە ڕامادا ئوتێل ڕامادا سنتەری بازرگانی دانیا و ئوتێل ڕامادا لە هەردوو شوێنەکە ئەم دووسە ئیشە نمایش کراوە ئەم کارانە لە ڕاستیە من بڕیار مابوو لە 2007ەوە کە پێشانگایەکم کردەوە لە مۆزەخانەی هونەری هاوچەرخ نزیکی 130 شتێک کارم لەوێ نمایش کرد بەڕاستی یعنی شێوەکارەکانی هاوڕێ مەزانن کە پێشانگایەکی لەم جۆرە بم قەبارەیە یعنی چەند ئەرکێکی گەورەیە بۆ هونەرمەند بەڵام لە دوای ئەو پێشانگایەوە بەڕاستی من هیچ ڕیاکشنێکی بینەرێکی زۆرمان هەیە ئەبێ من لێرە باسی ئەوە بکەم لە سلێمانی بەڕاستی بینەرێکی ئێمە زۆرمان هەیە کە ئێمە زۆربەی جار هونەرمەندان بەگشتی شێوەکار و مۆسیقی و شانۆکارەکان ئێمە بۆ بینەرەکانمان زۆر کارەکەین ئەو شتێکی شانازیە بەڵام ئیتر هونەرمەند پێویستی بە پشگیریەکە یعنی من دوایەوە منم ئەزانی ئەم کارانم لەکوێ دانێم شوێنم نییە بۆ کارەکان زۆربەی قەبارەی کارەکانم زۆر گەورەیە لەبەرەوە بڕیارم ما بۆستم لە ئیشی شێوەکاری وەکو تابلۆ میدیەمی تابلۆ کارم نەکردووە هەتا 2023 بە میدیەمی تر ئیشم کردووە پرۆژەم هەبووە لە زیاتر کارەکانم ڕیسایکڵینەوە و کۆکردنەوەی ئەو شتە بێکەڵکانەی کە لێرەیە بەڵام بە میدیەمێکی تر بۆی دوایەوە من ئەو ئیشە بتوانم هەر دۆکمنتی کەم لە ناو فلاشێکە و هەڵیگرم شوێن دوای فڕێەم یعنی شوێنێکی وانە بۆ دۆکۆمنتکردن و هەڵگرتنی کارەکانمان کاتە بیرۆکەی ئەم کارە چۆن بوو بگەڕینەوە سەر بیرۆکەی پرۆژەکە کە لە ساڵی 2023 وەکووتم لێرەوە ئەمە زۆر سوپاسی کۆمپانیای نەجمەدین بکەم بە تایبەت کاک ئالان عەبدوڵڵا کاک ئالان ئیبراهیم کاک ئالان وەکو ئەمە گفتوگویەک بوو ئەهات بۆ پێشانگاکان و کارەکانی بەدڵ بوو لە ئەم بیناش وەکو پرۆژەی خۆیان ویستی هونەر ببێتە بەشێک لە باڵەخانەکەیان کە ئەمە بەڕاستی بۆ هونەرمەند زۆر گرنگە ئێمە زۆر خۆشحاڵین لەبەرەوەی ئەم شوێنە گشتیانە بینەر ئەتوانێت بەردەوام هونەر بچێتە ناوی و بیبینێ و ببێتە بەشێک لە شوێنە گشتیەکان من زۆر سوپاسیەکەم لەبەرەوەی لە 2007 وتم من بڕیارم ماکار نەکەم بەڵام ئەم کارانە ئەگەڕێتەوە بۆ پێداگیری ئەو لەسەر پرۆژەکە کەواتە هونەر و بازرگانی چی بەیەکەوە ئایان بەستێتەوە لە ڕاستیە من وەکووتم ئەم پرۆژەیە زۆر گرنگە کە ببێتە نمونەیەک و کۆمپانیەکانی دیکە بیخەنە پلانیانەوە هونەر بکەنە بەشێک لە پرۆژەکانیان بەڕاستی زۆر گرنگە ئێمە وەکو هونەرمەندان زۆر پێویستمان بەو پشگیریە هەیە بەتەنها منە هاوڕێکانم بەڕاستی لە شاری سلێمانی هونەرمەندی زۆر باش هەیە بە تایبەت هونەری شێوەکاری یعنی زۆر گرنگە بۆیان کە تەسەورەکەم بە هەمویان هەمان کێشە و گرفتی منیان هەبێت کە تۆ کارەکانەکەی ئەگەر شوێنێک نەبێ بیکڕێ و نمایشی کا و بەردەوام ببینرێ من بۆچی مە لە ژوورێکە داخراوە نییە کارەکان دوای بمرن یعنی کەواتە تا چەند گرنگە بۆ سەرمایه‌داران و بازرگانەکان وە کەرتی تایبەت هاوکار و پشتیوانی هونەرمەندان بن لە کڕینی تابلۆ کارە شێوەکاریەکانیاندا
لە ڕاستە زۆر گرنگە تەنها لایەنە مادیەکە نییە کە بۆ هونەرمەند زۆر گرنگە بەڵێ چونکە یەکەم بۆ هونەرمەندەکە وەکو سەپۆرتێکی معنەوی تۆم کاراناکەی ببینرێ لەلایەن بینەرێکە و زیندوو بێت ئەمە زۆر گرنگە و هەم بۆ طبعاً سەرمایه‌دارەکان چونکە بینایەکی ئاوا تەکید کارێکی هونەری ئۆریجیناڵ بە کواڵەتیەکی باش جیاوازە لە کارێک کە کۆپیەک ئەکڕێ و دایانێ و بەڕاستی کواڵەتی کارەکەیان ئەبێ بیر لەوەش بکەنەوە کواڵەتی لە کارەکانە حسابی بۆ بکرێ. نەرمین خان لێرە تابلۆکان شێوە قەبارەیان جیاوازەوە ماتریالی جۆرا و جۆر و ڕنگ بەکار هاتووە ئەم هەڵبژاردنە لەلایەن بەڕێستانەوە بۆ یا بەهاوبەشی بۆ لە نێوان تۆ و ئەم کۆمپانیایەدا. لە ڕاستیە پرسیارێکی زۆر باشە چونکە پێم وایە هونەرمەند زۆر قورسەکە پێی بڵێ بێزەحمەت ئەوم بۆ بکە ئێمە زۆر گرنگە بۆمان کە ئێمە خۆمان بین لە کارەکانمانە لەبەرەوەی من بۆ نمونە ستایلی تایبەتی خۆمم هەیە ماتریال و ڕنگ و هەموو یعنی ئەو شتانە تایبەتن بەخۆم کەسێک بێت پێم بڵێ ئەمە وابێ با ئەوە وابێ ئەمە بۆ من بەڕاستی ئیش ناکات لەویە ئەمە زۆر گرنگ بوو لەم کۆمپانیایە بەڕاستی ستافەکەیان سنتەری بازرگانی دانیا و کاک ئالان بە تایبەت زۆر ڕێزی هونەرگیرە هونەر وەکو کارە هونەریەکانم کە زۆر گرنگە بۆیان یعنی زۆر بە قیمەتەوە ئەبینرێ هەمووکو کارکتەری خۆم وەکو هونەرمەندێک کە بەڕاستی من زۆر لێرەوە سوپاسیانەکەم ئەمە زۆر گرنگە بۆ من و بەڕاستی هەنێ لە کارەکان وەکو وتیشم نزیکی 200 کارە نیویان لە هۆتێل ڕامادە لەوێ نمایش کراون و لەوێش بەڕاستی نەمانتوانی لەوێش ئاڕس بکەین چونکە ئاسان نییە لە ئوتێلێک و ئەمانە بەڵام جێگەی خۆشحاڵیە لەوێش یعنی بینەرێکی باشی هەیە ئەوانەی کە ئەچن سەردانی ئەوێ ئەکەن و زۆر سوپاس. نەرمین خان کاتێک بڕێردرا پێشانگایەکی لەم شێوەیە بۆ بەڕێستان بکرێتەوە کارەکانت لێرە بەردەوام ببینرێ سەرەتا سەردانی شوێنەکەت کرد تا بزانی چی پێویستە بێ و بەپێی ئەو شوێنە کارەکان هەڵبژێریت و نمایشیان بکەی؟ بەڵێ سەرەتا وەکوتم ئەمە نزیکەی ئیشی 1 ساڵە 2023 بە کاملی چونکە ئاسان نییە بەڕاستی زەختێکی زۆرە لەسەر بێ لە کاتێکی کەما تۆ بتوانی ئیش بکەی ئیتر خۆشتانەزانن هونەر شتێک نییە بە زەختوانە زەخت لە خۆتکەی تقریبی ئەم کارانە وەکو کۆمپانیای نەجمەدین و ئێرە سپیسیان ناومەتێ ستۆدیۆیەکیان بۆ داناوم سپیسێکی زۆر گەورە کە هونەرمەند زۆر گرنگە هەیبێ ماتریال بە هەموو شێوەیەک سەپۆرتی منیان کردووە و من چۆن ئەیکەم و لە چ کاتێکە یعنی ئەمە بەڕاستی ئەو خەوەیە کە هونەرمەند ئەوێ من کە لە سەرەتایە کە وتم نە کە پێیان وتم گرنگ نەبوو بۆم لەبەرەوەی تێگەشت بووم لێرە بینەر و کۆمپانیا و ئەمانە زۆر هونەر وا سیر ناکەن لە پڕێکاڵە ئەمەمان بۆ بکە و ئیتر گرنگ نییە بۆیان لەم جۆرە و ئەوە بۆیە زۆر ڕەفزم کردەوە بەڕاستی چەند جارێک لەگەڵ کاکە ئالان هەتا بەڕاستی زۆر پێداگیری کرد من لێرەوە زۆر سوپاسی ئەەکەم بۆیە دووبارەش ئەمە ئەەکەمەوە چونکە بەڕاستی زۆر پێداگیری کرد لەوەی کە ئەم کارانە دروست ببن و ببنە بەشێک لە بنیادی ئەم بینایە. دەستخۆش بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان ئەمە زۆر گرنگەکە سەرمایه‌داران و بازرگانان پاڵپشتی ئەوەی هونەرمەندانەکەن ئەمەوێت ئەوە بپرسم تا چەند گرنگە هونەرمەندان جێدەستیان دیار بێت لە کوردستان بە هەمان شێوەی بازرگانان و سەرمایه‌دارەکان؟ زۆر گرنگە بەڕاستی لەبەرەوەی هونەر بەشێکە خاستن ئێمە ئەگەر بیر بکەینەوە شاری سلێمانی یعنی شارێکی زۆر کللتوری هونەرمەندی زۆر باشی تایە بە هەموو جۆرەکانیەوە بەڵام تا ئێستا بەداخەوە ئەمە نەبووەتە کللتور بە هیوام دوای ئەم پرۆژەیە زیاتر و زیاتر کۆمپانیەکان زۆر بیر لەوە بکەنەوە هونەر بکەنە بەشێکی گرنگ لە پرۆژەکانیان و ئیشی لەگەڵا بکەن. زۆر سپاس بۆ بەڕێزشەوە کار هونەرمەند نەرمین مستەفا بەڵێ سەوسان لێرە هونەرمەندان و بەتایبەت هونەرمەند نەرمین مستەفا زۆر بە گرنگی دەزانێت کە سەرمایه‌داران کەرتی تایبەت و حکوومەت گرنگی بە هونەر و هونەرمەندان بدەن بتوانن کە کارە شێوەکاریەکانیان لە سنتەرە بازرگانیەکان لە شوێنە گشتیەکان لە هۆتێلەکان دابنرێت و زیاتر کارە هونەری و تابلۆ شێوەکاریە خۆماڵیەکان بەرچاوی بینەری کورد و ئەو کەسانی کێن لە شوێنە گشتیەکان ببینرێت و ئەم کارانش لە لێرە و لە هۆتێل ڕاماداش بەردەوام
بینەر دەتوانێت سەردانیان بکات و کارە هوەری شێوەکاریەکان ببینرێت. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکان هیوای سەرکەوتن بۆ هونەرمەند نەرمین مستەفا دەخوازین.